بەسوپاسەوە لە ستودیۆ خات و شلێر سەدارم لەگەڵای ئەندامی دەستەی بەڕێوەبەران لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان. خات و شلێر بەیانیت باش، سوپاس لەگەڵمانای. زۆر سپاس. شلێر خان با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەو چوار کۆنتێنەرە من تۆزە پێشەستا هاوکارم هەوار لە دووەکەوە وردەکارێکەی بۆ ئێمە خستە ڕوو کە ئێستا لە پارێزگای دووەکن بەرەو ڕۆژئاوای کوردستان بەڕێیەکەون. ئەو چوار کۆنتێنەرە بە شێوەیەکی گشتی چی لەخۆ ئەگرێت؟ ئەو چوار کۆنتێنەرەی کە ئێستا ئەڕواتە ڕۆژئاوا دەرمانی تایە بەپی پێداویستی و ئەو لیستانی کە داوا کراوە ئێمە دەرمانمان حازر کردووە. لە هەمان کاتە سوپاسی پایانیرەکەین کە لە کەمپینەکەشا لە شاشەی کورساتەوە دەرکەوت کە بڕێک دەرمانی باشی بەخشی بە ڕۆژئاوا و بە کەمپینی یەکدەنگ بۆ ڕۆژئاوا. بەڵێ شلێر خان کاردانەوەی هاوڵاتیان چۆنە؟ لە سلێمانی بێ یاخۆ لە ناوچەکانی تر بێت؟ کاردانەوەی هاوڵاتیان زۆر باشە لەگەڵەوەی مەسەن کەمپینێکی زۆر هەبوو لە سەرتاسەری کوردستان و یعنی بەڕاستیەکەی ئیقبالی خەڵک و وەڵامدانەوەی خەڵک بۆ هاوکاری ڕۆژئاوا لە ئاستێکی زۆر باشا بوو. بەڵێ خات و شلێر بە شێوەیەکی گشتی کەمپینەکە تا ئێستا چۆن بەڕەوە چێ لە سەرەتایی یەکەم ڕۆژەوە گەڕاگەنراوە تاوەکو ئێستا؟ ڕاستەکە ئێمە لە سەرەتاوە لە یەکەم ڕۆژەوە کە کەمپینەکەمان ڕاگەیان چەند حسابێکی بانقی هەبوو، پەیپاڵ هەبوو، فاسپەی هەبوو، ئاسیا پێی هەبوو. لە هەمان کاتە سنووقیشمان لە چەند شوێنێکی گشتی دانابوو چ لە ناو شاری سلێمانی و چ لە دەوروبەری لە ڕێگای مەسەلەن چەند مرکزێک یاخود چەند بنکەیەک بۆ نمونە لە جادەی گشتی لە لای باخی گشتیەوە هەبوو، لە جادەی سالم هەبوو، لە سەرا هەبوو، لە هەمان کاتا لە ناو ماجدی مۆڵ، فامیلی مۆڵ، گەلەری ڕەند، لە هەمان کاتا لە ناو ستیستارە. لە دەرەوەی شاریش لە ڕێگای سەنتەرەکانی گەنجان کە هەر سەر بە مناڵپارێزی کوردستانە لەوێ چەند سنووقێکمان دانابوو. ئیتر وەڵامدانەوەی خەڵک زۆر باش بوو، تەنانەت لە چەند سێکتەری کە شاکە خۆیان پاریان کۆ کرد بۆ دوای مەسەلەن هاوکاریەکان هێنا بۆ یەکدەنگ بۆ ڕۆژئاوا. تەبعاً ئێمە سەرەتایی کەمپینەکەمان هەر بە پارە یعنی ئیشمان لەسەر کرد بوو چونکە هاوکاری دارایی بوو. ئێستا شەر ئەوەیە بەو شێوەیە هاوکاری داراییمان دەستنیشان کرد، ئەویش لەسەر تەڵەبی یاخود داواکاری برادرانمان بوو لە ڕۆژئاوا چونکە کەمپینێکی زۆرمان بینی کە خۆراک و مەسەلەن کەرەسەی پێویست و بابەتی مناڵ و جلو بەرگ و ئەم بابەتانە کۆمانەژۆرەگرن یاخود تەنها نەخێر ئێمە بەس تەنها بە پارەیە. بۆچی ئەمیش لەبەرەوەی کە هەروەکو ئاماژەم پێیا زۆر دەستگا زۆر لایەن زۆر شوێنی کە هەیە بە سوپاسەوە کە ئەوانیش کەمپینیان ڕاگەیان بوو، ئەوان کەلوپەل و کۆمەکیان کۆ کردەوە بۆیە کە دوای ڕاوێژ لەگەڵ ڕێکخراوەکانی ڕۆژئاوا لە هەمان کاتا حەزەکەم ئاماژەبەوە بەم ئێمە مناڵپارێز ئەین ئۆفیسمان هەیە لەوێ و لە ڕێگای ستافەکانمانەوە پێیان باش بوو کە ئێمە پارە کۆکەینەوە بۆی ئەو نەقسەی کە مەسەلەن کەلوپەلێک هەیە زۆر مەسەلەن لەوانەیە زۆر لایەن دابینی کرد بێ زیادە بێ یاخود کەلوپەلێکە بێ کە نوقسان بێ بۆی ئێمە بتوانین لەو کاتانە ئەو بۆشاییانە پڕکەینەوە کە شوێنی کە نەیتوانیەوە دەستەبەری. باشە شلێر خانۆ خۆدا ئاماژەت پێیا کە ئێوە تەنها هاوکاری دارایی ئەنێرن ئەی ئەو کۆنتێنەرانی کە ئەمڕۆ لە دووەکن ئێستا بەرە و ڕۆژئاوا بەڕێیەکەون ئەمە لایەنچەوە دابین کراوە پێداویستە تەندروستیانە خۆی بۆیە وتم ئێمە پارەکە شەر نییە بە پارە بینێرین ئەو ساکە لەسەر دوای ڕاوێژ و مەسان کۆبوونەوە ئەگەر بابەتێک هەبێ کە ئەوان پێویستیان پێبێت و مەسەلەن لە ڕۆژئاوا نەبێ ئێمە لێرەوە دابینیەکەین و ئەیبین بۆ ئەوێ. ئەگەر بابەتیش هەبێ مەسەلەن کە لەو دیو هەبێ ئەو ساکە بە پارە و دوای ئیتیفاق ئەینێرین بۆ ئەو دی و لەو دیو ئەکڕێت. تەبعاً لەو دیوە لیژنەیەک دروستە بێ کە نوێنەری مناڵپارێزی کوردستانی تایە هینی برادرانی کورساتی شەر ئێستا لەو دیون ئەوان لەگەڵ برادرانی هەیڤا سوور یاخود هەر ڕێکخراوێکی کە بێ کە بێتە پێشەوە ئێمە لەوێ یانی لیژنەیەک دروستە بێت و پێداویستەکان دابینەکەن و لە هەمان کاتە مۆنیتەریش هەیە بە دوواداچوون هەیە بۆ چۆنێتی تەوزیعکردن و
هەماهەنگی هەیە لەگەڵ دەستگاگانە بۆ نمونە ئێستا بە چ شێوازێک بە دوواداچوو نەکرێت لەوێش لیژنەتان هێشت بەڵێ بۆ نمونە لە پارێزگای دووە کە بەڕێ ئەکرێ بۆ ڕۆژئاوا یاخود میکانیزمی دابەشکردنی ئەو هاوکاریانە چۆنێ بێ لە ڕۆژئاوای کوردستان بەڵێ ئێستا بۆ نمونە چ ناوچەیەک پێش ناوچەیەکی کاکەوێت کوێت پێداوی پێویستی زۆری بە هاوکاریەکانە چ دارایی بێت چ تەندروستی بێ وەکو ئاماژەم پێەیە ئێمە لەو دی ئۆفیسمان هەیە وەکو مناڵ پارێزی کوردستان ستافی خۆمانمان هەیە هەماهەنگێکی باشمان هەیە لەو دیۆ لەگەڵ دام و دەستگاکان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان ئەو ساکە چۆنەڵی وەکو ئەسسمنتێکە کرێ کە بزانین لە ڕێگای ئەو ریپۆرتانی کە بەدەستمانەوەگا لە ڕێگای ستافی خۆمانەوە لە ڕێگای هاوکارانمانەوە کە چ شوێنێک مەسەلەن بۆشایی تایە و خزمەت گوزاریان بەدەست نەگەیشتووە یاخود هاوکاریان بەدەست نەگەیشتووە ئێمە هەڵبەتە ئەو شوێنانە تەوزیعەکەین بەنسبەت دەرمانەکانەوە کۆگای تایبەتیمان ئێستا دەستنیشان کردووە لە هەمان کاتا پێداویستی خەستەخانەکانی ڕۆژئامامان وەرگرتووە حەسەبی ئەو تەڵەب و لیستی دەرمانەکانمان ناردووە جۆری دەرمانەکان چێت تەوان پێشتر ئەم دەرمانانە لەسەر تەڵەبی خۆشیان بووە بۆشایەکان لەکووا هەبێ ئێمە دوایی لەو کۆگایەوە داوایان کردووە کە ئەم پێداویستە تەندروستیانەمان ئەوێ بەڵێ شلێرخان سەرەتا ئەم کۆنتێنەرانەکەم ڕۆ بەڕێکەوتون ئەچنە شاری قامیشلۆ دواتر دابەژەکرێ بەرەو ناوچە جیاوازەکانی ڕۆژاوە لە سەرەتا ئێمە ئۆفیسمان لە قامیشلۆ هەیە ئەچێتە لەوێ کۆگایەک حازر کراوە کە پارێزگاری لە دەرمانەکانیش بکە خۆتان چاکەزانن کە دەرمان مەسەلەن سیستمی پاراستن و پارێزگاریکردنی خۆی هەیە ئێمە لەوێ دایانین و تا دواتر لە ڕێگای مەسەلەن ستافی ئێمەوە و هەماهەنگی لەگەڵ خەستەخانەکان و برادەرانی ڕۆژئاوا بتوانین بابەتەکان دەرمانەکان بە پێویستی دابش بکەین بەسەر نەخۆشخانەکان باشە شلێرخان پەیوەندی و هەماهەنگیتان لەگەڵ کوردانی تاراوگە چۆنە لە ئەوروپا بێ یاخود لە بۆ نمونە ئوستورالیا کەنەدا ئەمریکا وەک کۆکردنەوەی هاوکاری دارایی هیچ کۆنتاکتێکەیە هیچ هەماهەنگیەکەیە لەو بارەوە ڕاستیەکەی لەوانەیە لە چەند شوێنێکەوە مەسەلەن پەیوەندیمان پێکرابێ ئێمە لەبەرەوەی پەیپاڵیشمان هەبوو مەسەن لە ڕێگای پەیپاڵەوە مەسەلەن هاوکاریمان بەدەستە گەیشت حساب بانقیمان هەبوو هاوکاریمان بەدەستە گەیشت چەند لایەنێک پەیوەندیان پێوە کردین کە بتوانن هاوکاریەکانیان بنێرن بۆ یەکدەنگ بۆ ڕۆژاوە ئەوێش خۆیان سیستم و نیزامی خۆیانیان هەیە ڕاستەکەی ئێمە ئێستا لە هیناین لەگەڵیان نابزین ئەتوانن بینێرن یاخود نابەس یعنی بەس بڕێک یعنی لە ڕێگای وەکوتم ئەو حساب بانقی و ئەو لینکانی کە دامان نابوو بڕێکی باش هاوکاری هاتووە بەڵێ شلێرخانوەک لە سەرەتاوە خۆ دوتت ئێوە فۆکەستان یاخود تەرکیستان لەسەر کۆکردنەوەی هاوکاری داراییە جگەلەوەی کە ئەمڕۆ چەند کۆنتێنەرێک پێداویستی تەندروستی لە خۆگرتبوو بەرە ڕۆژئاوا بەڕێکرا پلانتانیە لە داهاتوودا خواردەمەنی یاخود بابەتی تڕەوانەی ڕۆژئاوا بکرێت هەروەکو بە جەنابتم ڕاگەیان ئێمە چاوەڕێی ئەو راپۆرتانە و ئەو داواکاریان ناکەین کە لەوێەوە لە ڕۆژئاوا بۆتان چ داواکاریەک هەبوو کە تەوان لە بەرژەوەندی مناڵ و ئەو کەسانەیە کە ئاوارە بوون ئێمە ئەو پلانە جێبەجێەکەین بێجگەلەوە چەند پلانێکی کەمان هەیە کە لە ئێستاە بە زەڕوو ڕێزانین کە بۆ مناڵ بکرێ ئەوەکو چالاکی خۆمانەکە ئۆفیستی خۆمان لەوێەوە بەڕێوەیە بات و خەریکی تەنسیقاتین بۆ ئەو بابەتانە باشە ئەی شلێرخان لەگەڵ ڕێکخراوە مرۆیەنیە دەوڵەتەکان هیچ هەماهەنگیتان هەیە بۆ ئەوەی هاوکاریە داراییەکان فراوانتر بکرێت زیاتر بکرێت بۆ ئەوەی لە ڕۆژانی داهاتووە بە شێوەیەکی بەرچاو ئەو هاوکاریانە ڕوانی ڕۆژئاوا بکرێت تا چەند هەماهەنگیتان لەگەڵ ئەو ڕێکخراوە مرۆیەنیە دەوڵەتیانە هەیە ڕاستێکی ئێمە دەست بەجێ هەر لەگەڵ یعنی ئەو بارودۆخی کە تێکچوو لە ڕۆژئاوایە ئێمە چەند نەها چۆنەڵی شەریکمان هەیە ڕێکخراومان هەیە کە پێشتر ئەزمونێکی باشیان لەگەڵ مناڵ پارێزا هەبووە ئێمە یەکسەر پەیوەندیمان پێوە کردن و بارودۆخی ڕۆژئاوامان بۆ ڕوونکردنەوە کە چۆنەڵی قەیرانەکە لە چه ئاستێکایە بارودۆخی مناڵ بەرەو چه ئاستێک ڕۆیشتووە ئەمانەمان بە هەمووی بە ڕیپۆرت ناربێجگەلەوە کە ئێمە چۆنەڵی وەکو مناڵ پارێز پرێس لێتەرێکمان هەیە کە دائیمەن لەگەڵ هەر قەیرانێکە یاخود هەر بابەتێکا کە پەیوەندی بەسەر مناڵەوە یاخود گەنجەوە هەبێ ئێمە لێتەرە نێرین بۆ هەموو ئەو
ڕێکخراوانە یاخود ئەو کۆنتاکتانەی کە هەمانە لە نێودەوڵەتین. بۆیە لەسەر ئەم ئاستەش هەر پەیوەندیمان خۆمان چەند ڕیپۆرتێکمان ئامادە کرد نانمان بۆ چەند ڕێکخراوێک هاتوونەتە سەرهێڵ ئەو ڕێکخراوانە ئینترێستیان بە ڕاستیەکەی زۆر بوو هەنێ پرسیاریان هەبوو ڕوونکردنەوەی زیاتریان هەبوو ئێمە ئێستا بۆمان نردوونەتەوەی تر ئیشەڵا بەڵامدانەوەکان باشتر بێ بەڵام ڕێکخراوەکانی خۆشیان چەنا ئۆفیسیان هەیە لەو دی و یعنی کە چ بوارێکە زیاتر ئەو ڕاستێکی ئەوەی کە دەرمانە هاوکاریکەیە کە تەنانەت بۆ ڕێکخراو هەیە کە بۆ چەمچەماڵیش یەکسەر کە ڕیپۆرتمان نرد ئەو لافاوەکەی کە لێرە بوو یەکسەر وەڵامدانەوەیان بۆ کردین و توانیان بڕێکی باش هاوکاریمان بۆ بنێرن و ئەوە بوو لە شاشەی کورساتەوە توانیمان تەوزیعات یانی دەرمان خست و تەوزیعاتمان بۆ کرد یعنی هەستەکەم وەڵامدانەوەیکی باش هەیە بەڵام ئەوانیش مەسەن سیستمی خۆیان یان هێشتی خۆیان یان ئێکا بێ پیاچوونەوە و راپۆرت و مەسان پرۆپۆزەڵ بنێریتە پێشەوە ئیتر چاوەڕێی وەڵامەکانی. بەڵێ باشە شلێرخان بیرتان لەوە نەکردوێتەوە لە ڕێی چالاکی هوەریەوە بۆ نمونە بەڕێوەبردننی کۆنسرتێک هەیان هەر چالاکێکی تری هوەری بێت کۆمەک و هاوکاری دارایی کۆ بکرێتەوە ئەوەی ئێمە زانین لە زۆربەی وڵاتانی جیان لە کاتێر کارە ساتێکا بێ بۆ نمونە هونەرمەندی ناسرااو بێ یاخود چالاکێکی هوەریە چالاکێکی میوزیکە کۆنسرتە بەڕێوە چێ بۆ ئەوەی دواتر هاوکاریەکە بۆ لێقەماوان کۆ بکرێتەوە. بیتان لەوە نەکردوێتەوە یان بۆ داهاتوو بۆ نمونە وەڵا لەگەڵ کورساتە زۆر باسی ئەومان کرد ڕاستەکەی و کۆنسرتێکیشمان کرد لە باخی گشتی کە گروپێک گەنجان بوون لەو کاتە سنووقی مناڵپارێزی لێ بۆ هاوکاریەکی باش کۆکرایەوە ئیتر پلانی داهاتووتر بۆ کۆنسرتی گەورەتر ئەوەیان ئەبێ لەگەڵ کورساتە ئەگلایکەینەوە بەس باسمان کردو. بەڵێ شلێرخان ئەم کەمپینی یەک دەنگ بۆ ڕۆژ ئاوا کە لەیان دەستگای میدیای کورسات و ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانەوە ڕاگەنراوە تاکەی بەردەوامە بێت. خۆی ڕاستەکەی ئێستا ئێمە بە فەرمی سنووقەکانمان ڕاگرتەوە وەکو ئەرزی جەنابتم کرد ئێمە سنووقمان هەیە و لەگەڵ چەند لینکێکمان هەیە بۆ پارە کۆکردنەوە. سنووقەکانی کە بۆ پارە کۆکردنەوەی تا ئێستا کراوەیە چونکە ویسمان هەمووی ڕاگرین بەڵام سێرمان کرد خەڵک مەسەلەن چەند لایەنێک هەیە کە پارەی کۆکردوێتەوە لە ناوچەیەکی خۆیان و ئەوێ پارەکەمان بۆ بێنێ و ینی بیبەخشێ بە یەکدەنگ بۆ ڕۆژ ئاواین و لەبەرەوەی پێشتریش ئەزمونیان هەبووە لەگەڵ ئێمە وەکو کورسات و مناڵپارێز و پێشتر کە لەگەڵ چەند ڕێکخراوێکی کە چەنەها کەمپینوان کردووە هەر هەمان کات بۆ ڕۆژ ئاوا بووە لە کاتی بوومە لەرزا بووە لە کاتی کۆبانێک کە ئەوساکە بەڕاستی تەوقیرە لەبەرەوەی ئەو ئەزمونانیان هەیە و ئەزانن کە شتەکانیانەگا بە دەستمان ڕۆژانە زۆر داواکاریمان بۆیەت کە با ئەم بڕەپارەیە یاخود ئەم هاوکاریەی کە کردومانە ئێمە لە ڕێگەی یعنی یەکدەنگ بۆ ڕۆژ ئاوا بتوانین بیگەێنین بەدەست هاوکارانمان لەبەرەوە لینکە بانقی و ئەوانەمان هێشتا هەر یعنی لەسەر خەتن کە پارە وەرەگرن بەڵام سنووقەکانمان هەڵگرتووە ئەمە بێ لەوەی کە وەکو بە جەنابتم ڕاگەیاند کە لایەن هەیە شوێن هەیە گروپ هەیە کە پەیوەندیمان پێواکەن کە بڕی هاوکاریەکانیان بێنن ئێمە لە مناڵپارێز وەریەگرین یاخود نوێنەرمانە چێت و بە شێوەیەکی فەرمی لە ڕێگای وەسڵێکەوە و بڕەپارەیە وەرەگرین و ئەیخینە سەر حسابی ئەم کەمپینە. دەستان خۆش بێ ماندوو نەبن. شلێرخان جیاواز لە بابەتی ئەم کەمپینە بابزانین ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە سەرەتای دامەزرانی و تا ئێستا گرنگی بە سەرجەم سێکتەرەکان ناوە چالاکی جۆراوجۆری هەبووە لە ڕابردوو بێ یان لە ئێستادا ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بۆ ئەم ساڵ چی لە هەک بایە بە نیازی چێ پلانەکانی چییە یاخود ئەو پلانانی کە ساڵی پار جێبەجێکرا ئەو چالاکیانە هیچ چالاکێک ماوە بۆ ئەم ساڵ بۆ نمونە جێبەجێ بکرێیان بە شێوەیەکی گشتی ئەم ساڵ بە نیازی چێ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان خۆی مناڵپارێز لەسەر 4 بەرنامە ئێشەکە یاخود 4 سێکتەر وەکو جەنابەت فەرمووت ئێمە بەرنامەمان هەیە بەرنامەی تەندروستیە کە کار ئەەکەین بۆ بەهێزکردنی سیستمی تەندروستی اینجا ئەوە لە ڕێگای ئاهێنانەوەی تیمی پزیشکی بێ کە هەڵدەستێت کاین تیمی نێودەوڵەتیەڵێم کە هەڵدەستێت بە ئەنجامدانی نەشتەرگەری و ڕاهێنانی
کەوادری خۆمان کە هەیە لە هەمان کاتا مەسەلەن بۆ نمونە ئێمە وەکو مناڵ پارێز هاوکاریمان هەیە یاخود پاڵپشتیمان هەیە بۆ نەخۆشخانە حکوومیەکان کە بە تایبەتی و نەخۆشخانی کە خزمەت گوزاریان هەیە بۆ مناڵ بۆ نمونە جائیتر ئەم هاوکاریە لە ڕێگای دابینکردنی ستافەوە هەبێ لە ڕێگای دابینکردنی دەرمانەوە هەبێ لە ڕێگای کڕینی پێداویستی پزیشکیەوە بێ بۆ نمونە ئەتوانم بڵم یعنی زۆربەی ستافی بەشی نەبەکام لە نەخۆشخانەی مناڵان و لە نەخۆشخانەی مناڵبوون ستافی مناڵ پارێزە کە طبعاً لە ژێر چاودێری پزیشکە بەڕێزەکان و پسپۆڕەکانی خەستەخانەی مناڵانین ئەو بەشە بەڕێوە ئەبرێ لە هەمان کاتا سنتەری سۆمەرلاند ئەگەر خۆتان بیستن لە نەخۆشخانەی ئیمەرجنسیەکە کە بە هاوکاری ئەو نەخۆشخانەیە سنتەرێک هەیە بۆ ئەنجامدانی نەشتەرگەری لێو و مەڵاشوو لە چەندها سێکتەری ترا تیمی پزیشکیێنین ئەمە بێ لەو هاوکارەی دیارایانی کە پێشکەشێکین بۆ خێزانانی کە توانای دابینکردنی عیلاج چارەسەر نەشتەرگەریان نییە بۆ مناڵەکانیان ئەمە سێکتەرێک لە سێکتەرێکی کەمان هەیە سێکتەری پەروەردەیە کە ئەویش زیاتر لەسەر بابەتی پەروەردە ئیشەکەین بە هاوکاری وەزارەتی پەروەردە کە خوێندنگەی جەبارمان هەیە سنتەرێکی ڕاهێنانمان هەیە بۆ مناڵی خاوەن پێداویستی تایبەت لەسەر بابەتی خوێندنی نافەرمی ئیشەکەین کازیوەکانمان هەیە کە پێشوازی لە مناڵانی تەمەنی 6 بۆ 13 ساڵەکە کە ئەویش خولی ڕاهێنان و لە بواری کۆمپیوتەرا بێ لە بواری زمان نابێ هوەرا بێ وەرزشیا بێ پێشکەشەکەین باخچەیەکی مناڵانمان هەیە لە کەمپی باریکە بۆ مناڵی پەنابەران لە هەمان کاتا سێکتەری یاخود بەرنامەی پاراستنی مناڵمان هەیە کە زیاتر ئیش لەگەڵ مناڵی ئیشکەراکەین پرۆژەمان هەیە بۆ ئەوان کە ئەمساڵ بە سوپاسەوە لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی ناوخۆ ڕێکەوتین ئێمە پێش تیمەکەمان هەبوو بە تاواتی تیمەکە لەلایەن مناڵ پارێزەوە دامەکرا بەڵام ئەمساڵ بەشێکی ئەو دامکردن و پاڵپشتیە لەلایەن ئەو وەزارەتانەوە خۆیان بەڕێواچێت و ئێمە وەکو مناڵ پارێز هاوکارە بین ئەمە بێ لەوەی کە بەرنامەی گەنجانیشمان هەیە کە لە ڕێگای سنتەرەکانی گەنجانەوە خزمەت گوزاری پێشکەش بە گەنجانەکرێ مەسەلەن چەنا خولی پیشەیی و هوەری و وەرزشی بۆ گەنجانەکرێتەوە کە ئەمەش پانتاییەکی بۆ ئەو پرسیارە لێ بکەم چونکە ساڵانی ڕابردوو خولی وەڕکشۆپی جیاوازتان بۆ گەنجان کردوەوە لەسەر جەمبوارەکان ئەم ساڵیش بەردەوامە بەڵێ بەردەوامین و چەنەها فەندیشمان هەیە کە بۆ گەنجان تەنانەت لەگەڵ ڕێکخراوی مناڵ پارێزی جیهانیە ئێمە پرۆژەیەکمان هەبوو کە ئەم ساڵیش تقریبان درێژەی پێین کە ئەویش هەر ڕێک بۆ گەنجانە و لەسەر زەوئی چۆنەڵی ڕۆشنایی ئەو پرۆژەیە ئێستا گروپێ گەنجانمان ڕاهێناوە لەسەر ئاستی هەرێمی کوردستانە کە خۆیان نوێنەریان هەیە لە لیژنەی باڵای پاراستنی مناڵە بۆی کە داکۆکی لە مافەکانی خۆیان و مافەکانی مناڵ بکەن. بەڵێ خاتوش لێر سەردار ئەندامی دەستەی بەڕێوەبەران لە ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی سەرکەوتوو بوونەوە کەمیشە. زۆر سپاس جەنابتان.